لسروی مجاره و اف آلوزین کوج دوی مهب تایبتی خوبشاندان آشتیانه کوچه بون و روبروی چک هزین امنی بون و هری داوی جی دراغی هندنا مکتب سیاسی پارتیا دموکراتا کردستان دهاتیه کلجنه که هف بجدنا برا حکومت عراق حکومت هرما کردستان پیگ بهد بودو بداچونا وان بویران به تایبتی جخالین سرکه بون ین راغی هندنا مکتب سیاسی پارتیا دموکراتا کردستان کو او کسین چک خود رژی خلک سیویل به تایبتی گنجین کردن کرکوک کری او کس بهنه دست نشان کرن جهازین امنی و را دستی دادگه بهنه کرن بگشتی لسروان آلوزین و داویه و نپابندین کو حکومت عراق در حق خلک هرما کردستان اتکز جهجای شوان محمد اندام مکتب سیاسی بر پرسیلقی کرکوک حزب زحمت کشان جه سلیمانیه د پرسن هجای شوان گلک بخیر هاتنا کردستان 24 برز شوان سلاوتان لبیوم کاتتان باش بۆ چوونی ئەوە چییە سەبارەت بەم دۆخەی چێ فشارەکانی دادگای فیدراڵی بەرامبەر هەرێمی کوردستان چه ئەو دۆخە سەربازیە لە کەرکووک چه ئەو ناحەقیانەیە بەرامبەر کە کورد لە کەرکووک ئەکرێ زۆر سپاس سڵاو بۆ بینەرانی بەڕێز بێگومان هەموو ئەو فشارانەی کە چ لەسەر ئاستی بەغا ئەکرێتە سەر هەرێمی کوردستان و چ لەسەر ئاستی کەرکووک و ناوچە جێناوەکان ئەکرێتە سەر کورد هەمویان بریتین لە پاکێجێک کە بۆ لاوازکردنی پێگەی کورد و پاشەکشەکردن بە کورد دەکرێت دیارە لەسەر ئاستی بەغا و لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو ڕێکەوتن کراوە و ئەو ڕێکەوتنانە هەمووی لەسەر داوای شاندی عەرەبی و با بڵێن حکوومەتی ئیتیحادی کراوە و کورد ڕازی بووە تا پێشتر کێشەی مەلەفی نەوت هەبوو مەلەفی نەوت تەسلیم کراوەتەوە ئەمانە هەمووی لە دوای ڕێکەوتنەکە دێ و هەمووشی ئەوەمان پێڵێ فشارێکی سیاسی بەرنامە بۆ داڕێژراوە باشکرا دەیانەوێ هەرێمی کوردستان لاوازکەن و لەوەش زیاتر ئەم فشارە بەشێکە لە پلانی ئیقلیمی کە زۆر بەسەراحەت دەوڵەتی تورکیا و ئێران دەستیان تێدایە و پاڵپشتی ئەم فشاراکەن بۆ سەر هەرێمی کوردستان ئەمە لەلایەکی تر سەبارەت بە وەزعی کەرکووک و ڕەوشی کەرکووک و ئەو بەسەربازەکردنی کەرکووک بە تایبەتی من خوێندنەوەی من وایە کە یەکەم ئەمە لاوازی حکوومەت پیشانەدا ئەمەم نیشانەی ئەوەیە کە ئەم حکوومەتە هیچ بڕوای بە ئەجزاتی ئەمنی خۆی نییە لەبەرەوەی لە بەرامبەر چەند سۆسیال میدیایەک چەند پەیجێکیان چەند با بڵێن پەیامێکی ناو سۆسیال میدیا ئەمڕۆ حەشیمەتێکی سەربازیان لە کەرکووک جوولانووە واگەر بێت و ئەم حکوومەتە لە کاتی خۆیان نیوەی ئەم جوولەیە بە سوپاکەی بکردانەیە هێش داعش بە چوار چەکدارەوە بێن ئەو هەموو شوێنە لە ناوچە جوگرافیە لە حکوومەتی عێراق بگرن ئەمە یەکەمیان دووەمیان بەڕاستی هیچ وان نییە پلانی تێدایە و ئەمە دەیانەوێت بە سەریحی عیبارەت بە کورد بڵێن بجوولێتەوە دەستگیر دەکەین بجوولێتەوە دەنگەڵ بڕی دەنگ تەبڕین ئەوەی ئەمڕۆ کردیان دیاردەیەکی زۆر سلبی ناشرین دوور لە هەموو ئەتەکێتێکی دەسەڵاتداری بوو من لێرەوە لە فەرماندەی پۆلیسی کەرکووک ئەپرسم کە ئیمڕۆ بەڕێزیان لە پێش قەڵاوەستا بوون و ئەیانود نابێت کەس خۆپیشاندان بکە ئەی بۆ نەچوو ڕێ لە کۆمەڵی خەڵکی غەریبی کەرکووک بگرێ 5 ڕۆژ ڕێگای کەرکووک و هەولێر کەرکووک و بەغا هەولێر و کوردستان و بەغا ئەو هەموو شتە زەحمەتیان بۆ خەڵک دروست کرد بۆ نەیتوانی بچێ بڵێ من ڕێت لێگرم و بەچێ یاسایەک تو دێ ئەم خۆپیشاندا ناکەی ئەی بۆ خێرە دەتوانن بێن بڵێن چاوی هەر کەسێک دەرەکەین خۆپیشاندان بکا لە کەرکووک دوایەوە کورد بۆ خۆپیشاندانەکە کورد ئەگەر مافەکانی بۆ دابین بکرێ کورد ئەگەر بە پێی قەباری خۆی ڕێزی لێ بگیرێ کورد ئەگەر کوڕە گەنجەکانی شەهید نەکرێ بۆ خەڵک ئەچێ خۆپیشاندانەکە کەس ئەمڕۆ ئەوە بۆ چەند ڕۆژەچێ هیچ کەسێک لە کەرکووک لە ئامانە نییە هیچ کەسێک لە کەرکووک باری دەرونیەکی ئاسایی نییە خەڵک هیلاکە ڕێ لە خەڵکەگرن بە عەسکەرکردنی شاری کەرکووک بەڕاستی جێگای پرسیارە جێگای گومانە جێگای ئەوەیە ینی لەمانەش زیاتر بەداخەوە حزبە کوردەکانیش ئێستالۆ پارتیە کوردستانیەکان لە کەرکووک هەمویان یەک بڕیار نادەن پێکەوە خۆپیشاندان بکەن تاکو ئەم ڕەوشە لە کەرکووک کوتایی بێ بۆچی ئەوانەی خۆپیشاندان دەکەن هەمویان
وا باسی لێ دەکەن کە ئەمانە تەنیا لە ئەنگری پارتی دەموکراتی کوردستانن ئەگەر کورد بە هەموو ینی بە هەموو حزبەکانەوە بە هەموو لە ئەنگری حزبەکانە خۆپشاندان بکەن بەڕای ئێوە باشتر نابی؟ لە ڕاستیە لە دوای 16 ئۆکتۆبەر وەک ئەڵێ مۆراڵی کورد لە کەرکووک شکاوە بە حزبە سیاسیەکانیشەوە. حزبە سیاسیەکان لە دوای خەڵکەکەون. ئێمە لە کەرکووک لە دوای هەفتەیەک لە ڕێگریکردن لە خەڵکی کوردستان و ناوچە کوردستانیەکان دوای شەیدکردنی هاوڵاتیانمان دوای ئەوەی هاوڵاتیان خۆیان خۆڕسک هاتنە سەرجادە و بە خۆپشاندەرانی عەرەبیان وتیان ئەگەر ئەو جادەیە چۆڵ نەکەن پێتان چۆڵەکەین و فعلەن چۆڵکردنی ئەو خێمانش لە ئەنجامی ڕشتنی خوێنی شەیدەکانمان بوو. بەڵام بەداخەوە حزبە کوردستانیەکان لە ئاستی پێویست نین بەگشتی نەک لایەنێک بەگشتی لە ئاستی پێویست نین. دوێنێکە لە کەرکووک کۆبنەوەیەک کراوە ئەمە خۆشمان بەشداری کۆبنەوەکەمان کردووە بەڵام بەڕاستی پەیامەکەمان پەیامێکی شەرمنانە بوو پەیامێکی لاواز بوو دەبوایە پەیامێکی تونتر بدەین بە دەسەڵاتداران و دەبوایە داوای سەقفی زەمەنیمان دابنایە بۆ چۆڵکردنی ئەم بە عسکەرکردنە دەبوایە زیاتر قسە دەنگمان هەڵبڕایە بۆ هیچ حرام نییە کورد لە کەرکووک خۆپشاندان بکە هیچ کارێکی نایەسایی نییە هەمومان یعنی با بڵێن لەسەرمانە خۆپشاندان بکەین دژی ئەم بە عسکەرکردنە دژی ئەم هەموو غەدرەی لە کورد دەکرێت لە کەرکووک بەڵام بەداخەوە هاوڕان نەبووین بەداخەوە نەمانتوانی وەکو پێویست پەیامێک بدەین بە هەم بە حکوومەتی عێراقی هەم بە پێکاتەکان لە کەرکووک ناکرێ ئەندام پەرلەمانێک بە کەیفی خۆی بێت دوور لە هەموو ئەتەکێتیشی پەرلەمانتاری بێ ئیهانەی کورد بکات لە کەرکووک ئێمە بڵێن بۆەوەی برایەتی کەرکووک تێک نەچێ بۆەوەی کە باری ئەمنی کەرکووک تێک نەچێ جوابیشی نەدەینەوە دوای قسەکانی جەنابێت چی وای لێ کردوون کە یعنی کۆبوونەوەکەتان ئەنجامێکی زۆر ئەرێنی و لە ئاست پێویستدا نەبێ دوای ئەم هەموو ئاڵوزیانەی لە کەرکووک دەرچوون سەبەب چ بوو؟ لە ڕاستیە بۆەوەی بتوانین بینەر باشتر لێمان حاڵی بێ ئێمە لە کەرکووک قەزەیەکی خاکمان هەیە قەزەیەکی گەورەمان هەیە لەگە پێکاتەکان بۆ ئەوەی بتوانین قەزەکەمان بە شێوەیەکی باش بەرینەوە چونکە ململانەیە و ململانەکەش ململانێکی تەبیعی نییە بەڕاستی دەستشکاندنەوەیە بۆی بتوانین قەزەکەمان بەرینە پێش دەبێ ئێمە وەکو پێکاتەی کورد پرۆژەمان هەبێ پرۆژەی استراتیزمان هەبێ پرۆژەی وەکۆڵی نیشتیمانیمان بۆ قەزەکەمان هەبێ و کاری بۆ بکەین دیارە یەکێک لە خەلە هەرە گەورەکانی کورد لە کەرکووک و لە کوردستانیش و ئەو بارەی کە بەسەر کوردستانی ژاتووە خەلەلی خۆمانە بەر لەوەی نارەکانمان و بەرامبەرەکانمان بێت چونکە بەڕاستی خۆمان یعنی لەم قۆناغەیە کورد خۆی یارمەتی دەرێکی باشی تێکچوونی باری خۆیەتی ئەبینین لەسەر ئاستی کوردستان نەتواندرا پەرلەمان هەڵبژاردن بکرێت نەتواندرا کۆمیسیۆن کارا بکرێتەوە نەتواندرا لە بەرامبەر فشارەکانی بەغای یەک خطابمان هەبێ نەتواندرا لە بەرامبەر فشاری ئەقلیمی و نێودەوڵەتی ئێمە دابەش نەبین بەداخەوە هەمووی بوو هەمووشی کورد خۆی سەبەب بوو بە دەرەجەی یەکەم لە ئیستاشدا ئەو دابەش بوون و ئەو تەخوینکردنی یەکترا لە کەرکووکیش ڕەنگی داوەتەوە و وای کردووە پێگەی کورد لاواز بکە پێگەکەمان بێهێز بکە و بەرامبەرەکەشمان نقطەی زوعفی ئێمەیان دۆزیوەتەوە و کار لەسەر زیاتر فراوانکردنی ئەو ناکۆچیانەکەن هەمویان بیریان دێ هەموو خەڵکی کوردستانیش بیری دێ کاتێک شیعە و سونە کێشیان بۆ دروست بوو کورد یارمەتی دەرێکی باش بوو بۆی ڕێچیان بخاتەوە بەڵام بەدڵنیاییەوە من لێرەوە ڕایگەێنم ئێستا پێکاتەی عەرەبی و حکوومەت و دەستگاکانیان یارمەتی دەرێکی باشن بۆ لێکترازانی نێوماڵی کورد و زیاتر فراوانکردنی ئەو ناکۆچیانە و ئیشی جدی لەسەرەکەن جێش خۆشی گرتووە دەبینین بۆیە حاڵمان باش نییە لەبەرەوەی لەگەڵ یەکان ناکۆچین پشتی یەکەشکێنین دەستی یەکەشکێنینەوە لەبری ئەوەی بین خەمەکانی خۆمان بکەین بە پاکێجێک و لە بەرامبەرەکانمان ململانێ بکەین دێ ململانی خۆمانەکەین ئەوش نەتیجەکەی بەڕێوەشانەوەی تۆتت دۆست و دژمنی کورد بە کوردی ئەڵێ ڕەنگە زۆر جاریش کۆمەڵگەی نێودەوڵەتیش ئەگەر بە ئاشکرا پێمان ئەڵێ بە سەرکرداتی سیاسی کورد ئەڵێ ئێوە خۆتان یەک نین ئێمە هیچمان پێ ناکرێت بۆتان بکەین ئێستا ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان داوای کۆبنەوەیەکی لانە سیاسیەکانەکان لەسەر ئاستی باڵای هەرێمی کوردستان بۆ چوونی ئێوە چییە بۆم پێشنیارەی ئەنجومەنی وەزیران
ئێمە وەکو حزبی زەحمەتکێشان ئەمڕۆ لە زاری بەڕێز سکرتێری حزبەکەشمانەوە دووپات کراوە. ئێمە پێمان وایە بۆ دەربازبوون لەم قەیرانە دیارە بە تاکید هەموو قەیرانێک چەند ڕێگایەکی هەیە بۆ دەربازبوون. ئێمە وەکو حزبی زەحمەتکێشان پێمان وایە بۆ دەربازبوون لەم قەیرانە یان لایەنی کەم ڕێگری لە فشارەکان دەبێ لەسەر ئاستی کوردستان نێوماڵی کوردی ڕێک بخرێتەوە. ئێمە چەندین جار پێشنیاری ئەومان کردووە کە جگە لە کاروباری دەوڵەت و حکوومەت و پەرلەمان و ئەوانە ئەنجومەنێکی سیاسی هەبێ، ئەو ئەنجومەنە سیاسیە کارنامەی سیاسی دابڕێژێ و کار لەسەر ڕێخستنەوەی ناوماڵی کورد بکوە یەک وتاری دروستکە بۆ کورد و پاڵپشتی لە حکوومەت و دەستگا شەرعیەکانی هەرێمی کوردستان بکە. ئێمە پێمان وایە تا ناوماڵی خۆمان ڕێک نەخەین، تا یەک وتاری دروست نەکەین، ناتوانین بەرامبەرەکانمان بشکێنینەوە یان ڕێیان لێ بگرین. ئەمە حقیقەتێکی ئاشکرایە و ئەمە دەستخۆشی لە هەر دەستگایەکەین، چه حکوومەت بێ، چه حزبە سیاسیەکان بێ، چه ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بێ، دەستخۆشی لە پشگیری هەر دەست پێشخەریەکەین بۆ ڕێخستنەوەی ناوماڵی کورد. پێمان وایە تاکە ڕێگا لەم قۆناغە ڕێخستنەوەی ناوماڵی کووردە. بەڵێ بەڕێز شوان محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی و بەرپرسی لەخی کەرکۆکی حزبی زەحمەتکێشانی کوردستان لە ئەستۆدیەکانمان لە سلێمانی و لەگەڵماندا بوو. سوپاس بۆیەوە. گەلێک سپاس.